إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێز و خۆشەویست، خوشکانی بەڕێز، یەئس و بێئومێدبوون خۆشەویستەکانم خەتەرترین ترسناکترین نەخۆشیە دای لە دڵی هەر کەسێک ئەو دڵە ئەمرێنێ تووشی گوناحی گەورەی ئەکا، لەوانەیە وای پێ بکا کە خۆی بکوژێ، خوا پەنامان بدا لەوانەیە کافر و بێ ئیمانیشی بکا. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی حیجرە ئەفەرمێ ئایەتی 56: قال ومن يقنط من رحمة ربه إلا الضالون. کێ هەیە لە ڕەحمەت و بەزەیی پەروەردگاری بێ ئومێد ببێ مەگەر کەسانێک گومڕابوو؟ لە سوورەتی یوسف ئەفەرمێ إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون. سوورەتی یوسف ئایەتی 87. کەس بێ ئومێد نابێ لە ڕەحمەتی خوای پەروەردگار مەگەر خەڵکانێک کە بێدین و بێباوەڕ بن. هۆکارەکانی بێ ئومێدبوون چییە؟ یعنی چی وا ئەکا ئینسان بێ ئومێد ببێ؟ یەکەم، نەناسینی خوای پەروەردگار بە جوانی. ئەوانەی کە خوای پەروەردگار بە جوانی ناناسن، نازانن خوای پەروەردگار چەند بە ڕەحمە، چەند بە بەزەییە، خاوەنی هەموو هێز و قووەتێکە، زانایە بە گەورە و بچووکەکان، بە شتە گەورەکان و بە شتە بچووکەکان، هیچ لە عیلمی خوای پەروەردگار دەرناچێ، و تواناشی بەسەر هەموو شتێکە هەیە خوای پەروەردگار. هەر کەسێک جاهیل بێ بە صیفاتەکانی خوای پەروەردگار تووشی بێ ئومێدبوون دێت. یەکێکی تر لەو شتانەی کە ئینسان بێ ئومێد ئەکا، هاوڕێتێکردنی کەسانی بێ ئومێد. ئەبی بە هاوڕێی کەسێک، ئەو کەسە خۆی بێ ئومێدە، کەسەکە دائیمەن لە هەموو شتێکە ورەی ڕۆخیاوە. طبعا تۆ شۆک ئەوت پێ دێ، پاش ماوەیەک ئەچیتە سەر ڕێبازی ئەو. بەڵام هاوڕێتی کەسانێکی خاوەن ئومێد و متەفائیل بکەی، پاش ماوەیەک تۆش وەکو ئەوت پێ دێ. یەکێکی تر لە هۆکارەکانی بێ ئومێد بوون کەم سەبری، کەم تەحەممولی، پەلەکردن. خەڵکانێکی ئارامیان نییە، دائیمەن پەلەیانە، هەر شتێک دای لە مێشکی حەزەکە هەر ئەو شەوەیە سەر جێبەجێ ببێ، دەسەکە بە دوعاکردن و ئەلاوکێتەوە، هەر ئێستا لەخوا ئەمەوێ. طبعا خوا ئیشەکانی بە پەلە نییە، بۆیە ئەو کەسانەی کە بێ ئارامن، بێ سەبرن، زۆر پەلاکەن، زوو تووشی بێ ئومێدی ئەبن. یەکێکی تر لە هۆکارەکان زۆر پەیوەست بوون بە دنیاوە، زۆر تعلق بە دنیاوە، بە
لەزەتەکانی دنیاوە زۆر دڵخۆشکەی بەوەی شتێکت دەستکەوێت لە دنیا، یعنی شتێکی دنیایی دەستکەوێت زۆر دڵی پێخۆشکەی. ئەگەر ئەو شتە دنیایانش لە دەست بدەی زۆر زوو بێ ئومێد دەبی. ئەو کەسانەی کە زۆر بەسراونەتە دنیاوە زۆر زوو بێ ئومێد دەبن. ئێمە بێت قەناعەتمان وا بێت دنیا دنیایە براینە. ئەگەر بە دوای ئەوەیە ئەگەڕێی کە هیچ موسیبەتێکت توش نەبێ، هیچ ناخۆشیەکت توش نەبێ، ئەبێ بیر لەوە بکەیت تۆ زوو بەهەشت بەدەستبێنی، چونکە لەوێ ئەو شتانە لێرە نییە. جا هەر کەسێ زۆر دڵ ببەسێتە دنیاوە بۆ خۆی سەیرەکە ئاوات و ئومێدەکانی نایەتە دی، وەکو خۆی گشتی نایەتە دی، طبعاً بێ ئومێدە بێ. بەڵام ئەو کەسانەی کە چاویان لە قیامەتە و دنیا بە مەرحەلە و قۆناغێ کەزانن بەتەئکید قەت بێ ئومێد نابن. هەرچی ناخۆشی دنیا هەیە ڕووی تێبکە ورەی ناڕۆخێ، بێتاقەتە بی، لەوانەیە بشگری، لەوانەیە فرمێسک بە چاوتە بێتە خوارەوە، لەوانەیە دڵت زۆر غەمبار بێ، بەس بێ ئومێد نابی لە ڕەحمەتی خوا. قەناعەتت وایە دنیا ئەو پەڕی ئەوەیە هەر هەمووی لە دەست بدەی، ئەو پەڕی، چکە تو ئەو پەڕەکەشی ئەزانی تەواو ئەڕۆیتەوە بەلای خوای پەروەردگار، بۆیە ئیمانەکە نادۆڕێنی. فەخری ڕازی فەرمایشتێکە فەرمێ زۆر گرنگە، ئەفەرمێ یەئس و بێ ئومێدی ڕوو ئەکاتە کەسانێک کە بیر و باوەڕیان وایە خوای تەعالا توانای بەسەر هەموو شتەکانان نییە، یان قەناعەتی وایە خوای تەعالا زانان نییە بە هەموو شتەکان، هەموو شتێک نازانێ، یا قەناعەتی وایە کە خوای تەعالا بەخشیندە نییە بەڵکو خوا پەناماندا چروکە. ئەم بیر و باوەڕ و تەسەورانەوە ئەکا بەشەر بێ ئومێد بێ، و ئەمانەش هەر یەکێکی ئینسانی پێ کافرە بێ. زۆر زۆر خەتەرە بۆ عەقیدە، بۆ بیر و باوەڕ زۆر زۆر خەتەرە ئەگەر ئینسان وریانە بێ. ئەمەیە وا ئەکات تۆ یا قەناعەتت وایە خوا توانای بەسەر هەموو شتێکانیە، یا قەناعەتت وایە خوای تەعالا بەس یعنی بە هەموو شتێک نازانێ، زانانیە بە هەموو شتێ، یا قەناعەتت وایە کە خوای تەعالا بەخشیندە نییە. ئەمانەیە کەوا ئەکا ئینسان بێ ئومێد بکە. ئەگینا تو ئەگەر ئەم سێ سیفەتە بە جوانی قەناعەتت پێ بێ قەت بێ ئومێد نابی. لە ئەسەرە هاتووە ئەڵێ لا كرب وأنت الرب، والله هیچ ناڕەحەتیەک نییە مادام تۆ پەروەردگاری، هەرچی ناڕەحەتیەکان هەیە هەر هەمووی بچووک و ورد و خاشە مادام تۆ پەروەردگارمی ڕەبی، ئەوانەی کە خوا ئەناسن قەت بێ ئومێد نابن. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کە بێزار بوایە لە دنیا، یعنی بێتاقەت بوایە و ناڕەحەتیەکان زیادی بکردایە، یەکسەر پەنایە بردە بەر نوێش. كان إذا حزبه أمر صلى. هەنیە شتێک کە ئینسان تایە بێ ئومێدە بێ. یەکەم هەنێ کەس هەیە نەخۆشی وا تەنگی پێ هەڵچنیە بێ ئومێد بووە لە شیفا. با بزانێت خوای تەعالایە کە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لەسەر زمانی ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەلام ئەفەرمێ وإذا مرضت فهو يشفين، يعني ئەگەر من نەخۆش کەوتم تەنها شیفادەر و چاکەرەوە خوای پەروەردگارە. و خوای تەعالا نمونەی بۆ هێناینەتەوە حەل لە خودی پێغەمبەرانی کردووە بە قودوە بۆمان. تەماشاکەن ئەیوب عەلەیهی سەلام یەکێکە لەو پێغەمبەرانەی کە خاوەن دەسڵات و لاشەی ساغە، خوای تەعالا ئیمتیحانێکە پارە و دەسڵات و ئەمانەی هەر هەمووی لێ ئەسێنێتەوە، پاشان نەخۆشیەکی تووشە بێ کە جێگای لە هیچ شوێنێک نابێتەوە. نەخۆشیەکەیش ڕۆژ و دوو ڕۆژ و ئەوانە نییە، زانایان ئەفەرمن 18 ساڵی خایاندووە. ئەم پیاوە ڕۆژێ لە ڕۆژان وشەیەک لە زمانی دەرنەچووە کە ناڕازی و بێ ئومێدبوونی پێوە دیار بێ. لە ئاخیریشە ئەفەرمێ ڕەبی ئینی مەسەنیە الضر وأنت أرحم الراحمین. کاتێ بینێ شەیطان هەر بە دەوریادێ ئەیەوێت تەنها ژنەکەی بەدەستۆمێنێ، ئەیەوێت ژنەکەیشی هەڵبخەڵەتێنێ وای پێ بکە وازی لێبێنێ. ئەم فەرمایشتە ئەفەرمێ خوایە
من تووشی ئەم ناڕەحەتیە هاتووم و تۆش ئەرحەم الراحمینی حتا لەوێش نافەرمێ خوایە شیفام بدە، ئەفەرمێت تۆ ئەرحەم الراحمینی. خوای پەروەردگار پاش 18 ساڵ هەموو شتەکانی بۆ ئەگەڕێنێتەوە، سەحەتی، پارەی، ماڵی، دەسڵاتی. بۆیە بێ ئومێد بوون لە ڕەحمەتی خوای پەروەردگار خۆشەویستەکانم لەوەی کە خوا شیفات بدە زۆر خەتەرە. ئینسان بێ ئومێد دەبێت لە دەوا و لە دوکتۆر و لە ئەمانە، بەڵام نابێ بێ ئومێد ببی لە ڕەحمەتی خوای پەروەردگار. یەکێکی تر لەو شتانەی کە ئینسانی تیا بێ ئومێد دەبێ تربیەتی ماڵ و مناڵە. تۆ لەسەرتە وەکو موسڵمان کە مناڵت هەبێ هەر لە سەرەتاوە لەگەڵ یابی و پەروەردەیەکی مسلمانانەی بکەیت، ئەوەی کە خوا فەرموویەتی و ئەوەی کە پێغەمبەر فەرموویەتی. بەڵام جاری وا هەیە بە گوێرەی دڵ دەرناچێت. تۆ تۆمی خۆت ئەوەشێنی، تۆ ئاوی خۆت ئەدەی، بەس لەوەدا زەرعاتەکەت تووشی زەردبوونەوە ئەبێ، نەخۆشیەک لێ ئێدا، بەڵایەک لێ ئێدا. مناڵیش وایە، تۆ مناڵەکەت فەروەردە ئەەکەی، ئەوەی کە لە تواناتە هەیە بەکاری دێنی بۆ ئەوەی ئەو مناڵەت ساڵح بێ و چاک بێ، بەس لە ئەخیرا مناڵەکەت لار دەرەچێ نابێ بێ تاقەت بی، نابێ بێ ئومێد ببی لە ڕەحمەتی خوای تەعالا. پێغەمبەرانیش هەبوون ئاوا بوون. ئەوەی کە تۆ بێ تاقەت کە ئەوەیە کە تۆ ئەگەر وەکو دینی خوا معاملەت لەگەڵیانە نەکرد بێ، ئەوەی کە حەقە بێ تاقەتت کە ئەوەی ڕۆژ لە ڕۆژان تۆ فێری نوێژیت نەکرد بێ، فێری ئیسلامەتیت نەکرد بێ، فێری ئەخلاقی جوانیت نەکرد بێ، فێری بەخشیندەییت نەکرد بێ، نەبوو بیتە نمونەیەکی جوان بۆ مناڵەکەت، بەڵکو نمونەیەکی ناشرین بووی بۆ مناڵەکەت. ئەوە حەقە بێ تاقەتت کە، بەس کاتێ کە تۆ ئەمانەت هەر هەمووی جێبەجێ کردو بێ تاقەت مەبە. جاری وا بۆ نوح عەلەیه السلام 950 ساڵ لە ناو قەومەکەیە بانگی ئیسلامی داوە گوێیانە، بەڵام لەگەڵ ئەوەیشا کوڕەکەی و ژنەکەی لار بوون، شوێنی نەکەوتن. کوڕەکەی ئاخر زۆر زەحمەتە براینە. ئێستا ئەگەر مەلایەک ئەگەر کوڕێکی خراپ بێ، مەلایەک ئەگەر برایەکی خراپ بێ، مەلایەک ئەگەر باوکی خراپ بێ، مەلایەک ئەگەر ژنەکەی خراپ بێ، خەڵک چی ئەڵێ؟ لەوانەیە هەر قسەیە بکا خەڵک بڵێ ئەی باشە با بڕوا ژنەکەی خۆی چاکە، با بڕوا مەسەلەن باوکی خۆی چاکە، با بڕوا خەریکی کوڕەکەی خۆی بێ. زۆر جار ئەو قسە ناکە. طبعا ئەوە هەمووی مخالفی دینی ئیسلامە، چونکە پێغەمبەران بوون مناڵیان، ژنیان، باوکیان خراپ بوو. پێغەمبەر ئیبراهیم عەلەیه السلام باوکی لارە، بەڵکو دەریشێکا لە ماڵ. نوح عەلەیه السلام، لوط عەلەیه السلام ژنەکانیان خراپ، دەربەدەریشی ناکە، قاویشی نادە، چی لەگەڵا بکە؟ هەر بەردەوام ئەبێ لەگەڵاڵێ بەڵکو باش ببێ. نوح عەلەیه السلام کوڕەکەی خراپە. بۆیە بەڕێزانم کەس بێ ئومێد نەبێ لە ڕەحمەتی خوای پەروەردگار. ئەوەی بێ ئومێدت کا، ئەوەی بێ تاقەتت کا، نەک بێ ئومێد ئەوەیە کە تۆ وەکو شەریعەتی خوا نەجوولێیتەوە لەگەڵیانە. ئەو کاتە بێ تاقەتیش ببی حەقتە، چونکە ئەبێت پەنجەی خۆت بگازی و هەوڵدەی ئەوەی خراپت کردووە چاکیکەی. یەئس و بێ ئومێد بوون لە سەرکەوتن. زۆر جار ئێمە بێ ئومێد دەبین کە سەرکەوتنی خوا دوا ئەکەوێ. مسلمانان زۆر جار بێ ئومێد بوون، هەتا خوای تەعالا لە قورئانە باسیەکە ئەفەرمێ حتى إذا استيأس الرسل وظنوا أنهم قد كذبوا جاءهم نصرنا. لكات يكاد كخلقانك پیغمبران بێ مسلمانان بێ ئومێد بن لەوەی کە خەڵکتر ئیمان بێنێ. سەرکەوتنی خوای گەورە بێ، ئەلەو کاتە خوای گەورە سەرکەوتن ئەنێرێ. یعنی نابێت تۆ چاوت بەس لە سەرکەوتنەکە بێ. سەرکەوتن هات یا نەهات ئیشی تۆ نییە، یعنی بەڕاستی ئەمە حەقە، حەقیقەتێکە و ڕاستیەکە ئێمە هەمومان بیزانین. سەرکەوتن ئیشی من نییە. ئەی چی ئیشی منە؟ هەوڵدان. تۆ ئێوە لەسەرتە هەوڵ بدەی، دوای ئەوە دینی خوا سەرکەوت، ئەوە فەنیعمە لە زمانی تۆیە. ئەگەر سەریش نەکەوت، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی وەفاتی کرد، زۆرێک لە ئەصحابەکانی شەهید بوون، سەرکەوتنی کۆتاییان نەبینی. و ژیانیش هەر وایە، بە پێچەوانەوە جاری وا هەیە سەرکەوتنەکە ئەبینی، دوای هەندێک کێشە دێتە پێش و ئەڵێی خۆزگایە پێشا بمردایە. ئیمامی عەلی سەرکەوتنی بینی، بەڵام لە دوای ئەوە کێشەی نێوانی مسلمانان وای کرد ئیمامی عەلی بفەرمێ خۆزگایە پێش 20 ساڵ بەلە ئیسە من بمردایە.
دنیا هەمووی تاقیکردنەوەیە زۆر بە هیچ شتێکی دنیا دڵت خۆش نەبێ بەس ئەگەر سەرکەوتنەکە هات فەنیعمە ئەگەر نەشات بێ ئومێد مەبە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتێکا کە کافرەکان 10,000 کافر دەوروبەری مەدینەی داوە 10,000 سەربازی کافر دەوروبەری مەدینەی داوە لە سێ لاوە ئیتر تەواو تەنیان بە مسلمانان هەڵچنیە لەو لە حەزاتانە کە ترس هەیە هەمویان تیا بچن مسلمانان بە هەر هەمویانەوە ئەوەی بتوانێت بەس شمشێر هەڵبگرێ مناڵ و گەورە و پیر ژمارەیان 3,000 کەسە لەو حاڵەتە تەنگە لەو ناڕەحەتیە کە یعنی هیچ کەسێک لە 100 کەست بپرسایە غەیری مسلمان 99 ئەیوت مسلمانان تیاچن ئەمڕۆ یەکێک نەیەوت مسلمانان دەربازیان ئەبێ ئەلەو لە حەزاتانە خەریک و چاڵێکیان ئەکەنا مسلمانان بۆ ئەوەی ببێتە بین ساترێ لە بینی نێوانی ئەوان و کافرەکانە چاڵێکیان ئەکەنا سەحابەیەک ئەفەرمێ لە کاتی کەندنی چاڵەکەیە بەردێک تاوێرێکی گەورە کەوتە بەردەممان حەرچیمانەکرد ناشکیا چوین وتمان ئەی پێغەمبەری خوا تاوێرێکی زۆر گەورە ها لە بەردەمانە حەرچی ئەەکەی ناشکێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی هات قۆڵی بۆی هەڵکرد و چەکوشەکەی گردە دەسەوە چەکوشی یەکەمی لێدا سێیەکی بەردەکەی شکان فەرمووی وعدم پێدرا مژدە بێ مسلمانان قەسرە سوورەکانی ڕۆم بۆ ئێوە ئەبێ تۆ بەتەمای یەک ڕۆژتر نەمایی لە ژیانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مژدەی قەسرە سوورەکانی ڕۆم ئەدا غەرب چەکوشی دووهەمی دا لێ لایەکی تری شکان فەرمووی مسلمانان مژدە بێ قەسرە سپیەکانی فارس یعنی شەڕق بۆ ئێوە ئەبێ سیر ئومێدکەن بەڕێزانم پاشان چەکوشێکی تری دا لێ بەردەکەی ورد و خاش کرد فەرمووی مژدەتان پێ ئەدەم دەرگاکانی سەنعاها بە بەرچاومەوە بۆ ئێوە ئەبێ بەڕێزانم ئینسانی مسلمان لە ناڕەحەتترین ناخۆشیەکان و تەنگانەکانە خاوەن ئومێدە دڵی بە ڕەحمەتی خوا فراوانە هەنێکی تر لەو شتانەی کە ئینسان بێ ئومێدەکە مناڵ نەبوونە هەنێک کەسێ مناڵی نابێت دنیای لێ تێتە یەک سەر دنیای لێ دێتە یەک ناڵێم ناحەقێتی چونکە مناڵ نەبوون خۆی بۆ خۆی موسیبەتێکە لە موسیبەتەکان بەڵام قودوەمانەیە لە پێغەمبەرەکانە پێغەمبەر هەبوو هەر مناڵی نەبووە وەفاتی کردووە پێغەمبەرمان هەیە پیر بووە ژنەکەشی نەزۆک بووە و پیر بووە لە پیرێتی و ڕشسیپێتیە ئیتر کە ئاخر حەدە بێ ئومێد نابێ داوای مناڵ لە خوای پەروەردگارەکەوە خوای تەعالایش مناڵی پێبەخشی زەکەریا عەلەیهی السەلام لە ئاخر لەحەزاتی ئەتوانم بڵێم تەمەنیە لە کۆتایی یعنی تەواو پیر بوو وەژنەکەشی بێ ئومێد بوو لە مناڵ بوون ئەلەو لەحەزاتە داوا لە خوای پەروەردگارەکە ئەفەرمێ ڕەبی لا تەذەرنی فەردەن وأنت خەیر الوارثین چەند گرنگە با دکتۆرەکان جواویان کرد بێتی شتێک هەیە لەوە گەورەترە واللهی دڵنیام ئەگەر تۆ بە دڵێکی ساغەوە بە دڵێکی تەواو یەکلابووە بۆ خوای پەروەردگار هەڵسی لەگەڵ خێزانەکەتە لە شەوانی تاریکا داوا لە خوای پەروەردگار بکەی کە کەس ئاگای لێ نییە لە خوا زیاتر واللهی خوا بێ ئومێدت ناکەم و ئەمەیشی کە ئەیڵێم لە تەجروبەوە ئەیڵێم تەنگانە و ناڕەحەتیەکان زۆر کەسی وا پێ کردووە بێ ئومێدیەکە زۆر تەنگانەکان لەسەری زیادەکە خوای تەعالایش مژدە ئەدا فەرمێ ئین مع العسر یسرا لەگەڵ نافەرمێ ئین بعد العسر یسرا ئەفەرمێ لەگەڵ ناڕەحەتیەکانە تەنگانەکە لەگەڵ تەنگانە و ناڕەحەتیەکانە فەرحانە و کرانەوەش دێ ئینسان بێ ئومێد نەبێ یعقوب عەلەیهی السەلام کە پێغەمبەری خوایە 40 ساڵ یوسف لە دەسەدا 40 ساڵ گەنج بوو پیر بوو ئیتر هیچ ئەخبارێکی نەبوو یەک کەس نەیوت یوسف ماوە
لو كاتم مناڵەکانی ئەنێرێت کاتێ ئەنێرێ بۆ مصر ئەفەرمێ يا بني اذهبوا فتحسسوا من يوسف وأخيه ولا تيأسوا من روح الله کوڕەکانم بگەڕێن بە دوای یوسف و براکەیە بێئومێد مەبن لە ڕەحمەتی خوا إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون کەس بێئومێد نابێ لە ڕەحمەتی خوا إلا قومێکی کافر نەبێ أفرمي ألم لحظات خوي تعالى جبريل أن يريت لاي يعقوب بي أفرمي يا يعقوب لو كان يوسف ترابا لأحييناه لك أي يعقوب والله أجر يوسف خلميش بوايا زينو ما نكردو بود لبر أو أميديك هذا كان قران إنسان أو أميدي هبي يأس لتوبة وكو باسم كل هندي كسيبا تواو بأميد بوا كالله ترخوا قتلهم خوش نابي ألو لحظات أنا إنسان بزاني كخواي تعالى فرمي ورحمتي وسعت كل شيء خواي تعالى كفرمي قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله بأميد مبن لرحمة خواي تعالى إن الله يغفر الذنوب جميعا أويل سرتويا أجر حموجيانت جناح بوبه أويل سرتويا أونيا بأميد ببي شوكت بشكي ودانشي بشديتوا لا وأتبع السيئة الحسنة تمحها لباش خرافة شاكا بك بيسريتوا أي بلي آخر من چند صالة خرافاكم أي تازة من أو نما شاكا وانا بكم بيسريتوا بزانك تاوان بيك حسابك لي بلام شاكا بيك حتى حوصة زياتريش حسابك لي لو أنا يك شاكا جيغي حرشي خرافة هي بيقريتوا يا ربي خويا لو أنا نبي كبي أميد ابن يا ربي لو أنا نبي من كخاون أميد وتفاؤل يا ربي خويا إصلاحي حلمان بكي بزيت معنا بيتوا بزيت بضعيفي لوازي معنا بيتوا إيمانك قائم وصاغمان في ببخشي ظلمان پر لنوري إيمان بكي يا ربي رحم بمردو كان من بكي شفاي نخوش كان من بدي يا ربي ولات من برو بيشو ببي يا ربي كاربدستاني صالح وداد پرور بكي يا ربي كردستان وهمولاتاني إسلام لجيري دسي ظالمان درباز بكي يا ربي هيج ظالم مسلط نكي بسر ولاتان معنا يا ربي خوايا إصلاحي حال من بكي يا رب العالمين مالو منال من إصلاح بكي خيزان وجنك منال كان من إصلاح بكي يا ربي خوايا بخاتنا وجوانا كان يخوت رحم بدايك وباوك وبراو خش كان من بكي آمين آمين